هاندان بەرەو لەشفرۆشی لەژێر سێبەری شەرع و یاسای دەسەڵاتی ئیسلامی ئێران. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بڵاوبوونەوەی ئاگاداریەکی ناونیشاندار لە ئوستانی گیلان لەژێر ناوی مژدە بۆ هاوشاریانی بەڕێز سەبارەت بە دەستبەکاربوونی خانەی ئێفافی فەخر کە لە ناوەندێکی ڕەسمیش بە ژمارەیەکی دیاریکراوەوە جەوازی وەرگرتووە، سەرنجی بەکارهێنەرانی تۆرە کۆمەڵایەتیەکانی بەرەو خۆی ڕاکێشاوە و ڕەنگدانەوەیەکی بەرینی بووە. ئەم ئاگاداریە ڕوو بە مشتریەکان ڕایگەاندووە کە ئەو خانمانەی کە لەم شوێنە بە شێوەی شەرعی خەریکی کارن خاوەنی کارتی ئیسلامەتن. مشتریەکان دەتوانن لە شوێنێکی ئەمن و ئارامدا لە ماوەی کاتژمێر 2:20 تا 12 شەو سوکنایی بدەنە جەستەیان و بۆ پیاوانی ژێر تەمەنی 25 ساڵیش داشکانی تایبەت لە بەرچاو گیراوە. ئەم سیغەخانەیە لەلایەن بنەماڵەی ئارشامیەوە بەڕەوە دەچێت. هەندێک کەس زیاتر ئەوانەی وا دانیشتووی دەرەوەی وڵاتن بڵاوبوونەوەی ئەم ئاگاداریە تەبلیغیە و ڕاشکاوانە ڕاگەیاندنی کارکردنی ئەم ناوەندەیان پێسەیرە و هەندێک لەم کەسانش کە لەگەڵ کێشە و گرفتەکانی کۆمەڵی ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی نامۆن وها ئاگاداریەک بە ساختە دەزانن. بەڵام لە ڕاستیدا ئەگەر چی تەبلیغی عەلەنی و ڕەسمی بۆ ئەم جۆرە ناوەندانە زیاتر لە خودی شوێنەکان ئەنجام دەدرێت، بەڵام بوونی ئەم ناوەندانە لە زۆربەی شارە گەورەکان و بە تایبەت لەو شارانەی کە زیارەتگای شیعەکانە بە هیچ شێوەیەک بابەتێکی تازە نییە. دامەزراندنی ئەم جۆرە ناوەندانەی لەشفرۆشی لەژێر ناوی سیغەخانە لە ئێران شەرعی و یاساییە. هەر لە سەرەتای بەدەسەڵاتگەیشتنی کۆماری ئیسلامیەوە هەبوون و لە سەردەمی دەوڵەتی ڕەفسەنجانیدا تێبینیەکیان وەلاخران و ئەم ناوەندانە جەوازی ڕەسمیان وەرگرت. حکوومەتی ئیسلامی ئێران هێندێک لە فەرماندەکانی سپای پاسداران ژمارەیەک ئاخوندی ناوەندەکانی مەسحەبی شیعە تجارەتی لەشفرۆشی ئیسلامیان لەژێر ناوی خانەی ئەفاف ڕێخستووە. لەم بازرگانیە نامرۆڤانەیەدا ژنانی لاوی بێسەرپەرست و بێبەشیان لەگەڵ نەخۆشی سێکسی گوازراوە، منداڵانی نەخوازرا و کێشەی دەرونی و کۆمەڵایەتی بەرەوڕوو کردوێتەوە. کاربەدەستانی باڵای حکوومەت لە ڕەفسەنجانیەوە بگرە تا موحسێن ڕەفیقدوست لە ئاخوندە بەناوبانگەکانی سەر بە ڕژیم لە مەشهەد و قومەوە تا تاران و گیلان بەڕواڵەت بۆ چارەسەرکردنی کێشەی سێکسی پیاوانی لاو کە توانای هاوسەرگیریان نییە و لە ڕاستیدا بۆ سەرپۆشدانان لەسەر قەیرانێک کە خۆیان پێکیان هێناوە و بۆ قازانجی ماڵی و ڕاکێشانی توریستە مەسحەبیەکان بەرەو شارەکانی وەک مەشهەد و قوم دەستیان داوەتە ڕێخستنی ناوەندەکانی لەشفرۆشی بە ناسناوی ئیسلامیەوە. حکوومەتێک کە بۆ کەم حیجابی و بەدحیجابی لە ئەسید پاشی بە ڕوخساری ژنان چاوپۆشی دەکات، بە کرێگیراوانی بە تفەنگی ساچمەییەوە لە گیانی ژنانی بێحجاب بەردەدات، نظامێک کە پەیوەندی سروشتی و ئینسانی ئازاد و بەرابەری ژنان و پیاوانی بۆ تەحمل ناکرێ و تەنانەت لەبەر چاوی خەڵک دەیانداتە بەرشەلاق و لە هێندێک حاڵەتدا سەنگسار و ئێعدامیان دەکات، خۆی بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕێکخەری ناوەندە لەشفرۆشیە ئیسلامیەکانە. لەم ناوەندە یاساییانەدا کچانی کەمتەمەن لەژێر ناوی باکرە بە قیمەتی سەرتر دەفرۆشن. هەژاری، بێکاری و یاسای کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی بۆتە هۆی ئەوەی کە لاوان نەتوانن ژیانێکی سربەخۆ بۆ خۆیان دابین بکەن و لە هەمان حاڵدا ئۆباش و ئەرازەلی حکوومەت لەژێر ناوی گەشتی ئێرشاد، ئەمری بە معروف و نەهی لە مونکر، ئەو ژن و پیاوە لاوانەی کە خوازیاری پەیوەندی سالم و ئازاد و یەکسانن لەگەڵ تند و تیژی، زیندان و دەرکردن لە کار بەرەوڕوو دەکاتەوە. کڵاوی شەرعی خانەی ئیفاف لە جیات ناوەندی لەشفرۆشی ڕیاکاری بێشەرمانەی سەرانی حکوومەتی ئیسلامی لە خەڵک ناشارێتەوە و حکوومەت بەرپرسی ڕاستەوخۆی ستەم و سوکایەتیەکە کە بەسەر ژنانی بێپەنا و هەژاری خانەی ئیفافدا دەسەپێت. ئازادی و بەرابەری ژن و پیاو، مافی سروشتی و ئینسانی پێکهێنانی پەیوەندی دڵخوازانە بەخواستی هاوبەش، کۆتایی هێنان بە گەشتی ئێرشاد و گوشاری گروپە مەسحەبی و حکوومەتیەکان دژ بە ژنان و پیاوان، پێکهێنانی پیشەی گونجاو، دابینکردنی دەرفەتی ژیانی سربەخۆ بۆ لاوان، کۆتایی هێنان بە کولتور و سنەتێک کە لاوان لە سەرەتای ژیانی هاوبەشەوە ناچار
بە دابینکردنی جیاز و مارەی ملیۆنی و ملیاردی دەکات، کۆتایی هێنان بە دەخاڵەتی دەستگای دین لە بابەتی پەروەردە و بارهێنان و بەڕێوەبردنی کۆمەڵ، مەرجی پێک هاتنی پەیوەندی بەرابەر و دڵخوازانەی نێوان مرۆڤەکانە. دەسەڵاتی نگریسی ئیسلامی ئێران سەرکوتو گوشارێکی هەمەلانەی خسۆتە سەر ژنان و لاوانی کۆمەڵ. ئەم ڕژیمە لەلایەکەوە ئەوانی بە یاساکانی شەریعەت بێماف کردووە و لەلایەکی دیکەوە بەداسەپاندنی هەژاری بەشێک لاوانی ناچار بە لەشفرۆشی ئیسلامی کردووە. ئەم ڕژیمە و سیستمی کۆنەپەرست و گەنداڵ شیاوی خەڵکی ئێران نییە.